دوای دوو ڕۆژگەڕان بە دوای تەرمی محەممەد عوسمانە و گەنجەی لە گوندی تەرجلی کەرکووکا و بردی بەیانی ئەمڕۆ تەرمەکەی دۆزرایەوە و لە گوندی تەپەلوو لە ناحەی لەیلان بە ئامادەبوونی جەماوەرێکی بەرچاو لە خزم و کەسوکاری و هاوڵاتیان بە خاک سپێردرا. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. زۆر سپاس بۆ خوای تبارك وتعالى. حمد بۆ خوای گەورە، حمد بۆ خوای گەورە. یا ربی خوایە، حمد بۆ تۆ بێ. تیم و دەستگاکانی حکومی و ئاهلیش هیچی قسووریان نەکرد، بەس ئەم بەیانیە لە بەرەوەی دڵی باوک خۆتان نەزانن جگەری باوک چۆنە، نوێژ بەیانیمان کرد و دەرچوین. سبحان الله، والله مەسافەیە گەر سبحان الله لەو شوێنی کەوا سوژدەکەم بێرە خۆم دڵم لێدا، والله لێکەمی ڕۆژ باسم کرد. ئاوەکە لە بەرەوەی دابەزی سبحان الله خۆی دەرکەوت. الحمد لله. والله نەک بەس بۆ ئاهلی کەرکووک، باوە نەختێک ئەبێ لە واقعەوە قسە بکەین. لە هەر سێ مەحافەزەکەی هەرێمەوە بە هەڵەبجێشەوە کە چوارەمیشە دۆست و برادەرەکان خۆم وتای ساکەش دێراکەن جێمیان نیشتەوە. ئێتر بلی بتوانم جەزایان بدەمەوە، واللهی ئەوەیان مبالغەی تایە، بەس داواکەم خوای گەورەی خۆمان غەنیە موغنیە دەوڵەمەنە، داواکەم لە قاپی خوای تەبارەک وەتەعالە هەر کەسێ لەگەڵ ماماوەتەوە، هەر کەسێ یارمەتیمی داوە، هەر کەسێ تەلەفۆنی کردووە، هەر کەسێ لە پەڕەکانەکەوە لە فیسبووکە دایگردووە کەوا خەڵکێ دوعای بۆمان کردووە، داواکەم لە قاپی خوای تەبارەک وەتەعالە چی لە ناو دڵیاتە خوای گەورە بە زیاترەوە بکە. بەخێراتنی کەرانەکەتانکەم پێشەکی سوپاسی خۆی گەوراکەین، خی گەورە و کارمان بوو شەڵا تەرمی کاک محەممەدمان دۆزیەوە بەیانە ساعت 7:30 بەیانی تا ڕۆژە خۆتان معلمی جەنابتان ئاگدارن، دوو ڕۆژە سێ ڕۆژە ئەگەڕین بەناو ئاوەیە خەزم و کەس و کار و برادەران ماڵ خۆی گەورە ئاوا بێ یا ڕەبی ئەمڕۆ دۆزیمان و بەزی خۆی گەورە. ماوەی سێ ڕۆژە لە ساتی خنکانی محەممەد هاوڵاتیان و سەرجەم چین و توێژەکانی شارەکە بۆ هاوکاری و هاوسۆزی لەگەڵ باوک و برا و کەسوکاری ناوبراو بوون و با گەڕان و نزای خێر و چاوەڕوانی لە ئازار و خەمیە و خانەوادەیان کەم کردەوە. مامۆسایەکی ئاینیش هاوکاریکردن و بەدەمەوەچوونی یەکتر لە کاتی ڕووداوی لەو جۆرە و سوکردنی باری سەرشانی یەکتر بە کارێکی پیرۆز دەزانێت. بەلای خوای گەورە میهرەبان دەستی جەنابتانیش خۆش بێ لەدوێنەوە ماندوو بوون و هیلاک بوون و چ ڕۆژە یانی سپاس بە خوای گەورە ئێمەی مسلمان کوردی مسلمان الحەمدولیلا لە کاتی هەموو بەڵاو موسیبەت و ناخۆشیەکانە دەستی هاوکاری دەستی یارمەتی یانی ما دڵدانەوەیەکی زۆر معنەویە بە تایبەتی کاک خەلیفە باوکی خوا لێ خۆش بوو کە ئەم هەموو خەڵکەیە بینی سەبوریە داوە دەرپشتیا بوون ئەمە گەورەترین ئارامیە بۆیە وەکو شەریعەتی ئیسلام قورئانی پیرۆز خوای گەورە فەرمووە وتعاونوا على البر والتقوى هاوکاری یەک بن لە کاتی لەسەر هەموو ئیشێکی کارێکی خێر و باش و گونجاو بۆیە ئێمەش بەرکێکی ئاینی هەرکێکی نیشتیمانی واجبێکی سەر شانمان نەزانین کە لە کاتی موسیبەتە کە هەر خزمێ دۆستێ هاوڕێ قەومێک تووشی موسیبەتە ئێمە هاوکاریەکەین. محەممەد عوسمان تەمەنی 23 ساڵ بوو، هاوسەرگیری کردبوو باوکی منداڵێکە لە ڕۆژی پێنجشەمە لە کاتی گەڕانەوە لە سەر کارەکەی دەکەوێتە ناو ئاوی چەمی گوندەکە و بێسەر و شوێن بوو. دوای دوو ڕۆژ لەمانەوە لە ناو ئاوی چەمەکە ئەمڕۆ تەرمەکەی دۆزرایەوە و بە خاک سپێردرا. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.